پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەردەوامە و لە دووەم ڕۆژی پێشانگاکە و هاوشێوەی پێشانگاکانی دیکەی کتێب نووسرا و خانەکانی چاپی بەرهەمە ئیسلامیەکان پێشەنگن. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پێشانگەکە دەڵێت ڕۆشنبیری ئاینی هۆکارێکی گرنگە بۆ زۆربینی کتێبە ئاینی و ئیسلامیەکان لە پێشانگاکانی کتێبدا. خوێنەرێکیش پێی وایە ئەوانەی بەدوای وەڵامی پرسیارە فیکری و فەلسەفیەکان دەدەگەڕێن دەبێت بگەڕێنەوە بۆ خوێندنەوەی کتێب و سەرچاوە ئیسلامیەکان. پێشەنگای نێودەوڵەتی بۆ کتێب لە زۆربەی وڵاتان و شارەکان کە ڕێکخرێ ئەوەی ئەیبینیت زیاتر لە کتێبە ئاینیەکان نمایشەکرێ، ئەوە خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە ئاین سەرچاوی ڕۆشنبیریە و بەدەمەوە هاتنی ئەو کتێبانە زۆر زیاترە لای خەڵک، چونکە وازحە کە خەڵک حەزی لە کتێبێکە ئەو سەرچاوی دەستور و یاسا و ڕۆشنبیری و مێژووی و ئەو شتانی دەستکێ ئەوانش ئەوەی ئەیبینێتەوە زیاتر لای نایبینێتەوە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا ئەوەیە لەلایەنی پەروەردەیی و لەلایەنی هەروەها ئاینی با بڵێن بیکردنەوەی بەرامبەر خودا و جیهانی دوای مردن پێویستەکە ئەمە بگەڕێنەوە بۆ دقە ئاینیەکان و بۆ کتێبە ئاینیەکان کە ئەمە وەڵامەکەی لە ئەو کتێبانەدا هەیە. بۆیە زیاتر ئێمە پێویستیمان بە لایەنێکی ڕۆحی گەورەتر هەیە لەم کەشمەکەشمی زانستی و ئەنتەرنێت و ئەمانەیە سیرەکەن لایەنی ڕۆحیمان فەرامۆش کراوە لەم جیهانەدا. بۆیە پێویستیمان ئێستا سیرەکەی کەسەکان تاکەکان بە تایبەتی گەنجەکانیش زۆر دوور نەڕێن. گەنجەکان زۆر تامەزۆی گۆرانیەکی سرودێکی ئاینین، زۆر تامەزۆی گوێگرتن لە وتارێکی ئاینی وانە زانین کە هەر بە تەمەنەکان گوێ لەمان ناگرن. ئێستا گەڕانەوەیەک هەیە بەرامبەر جیهانی ئیسلامی، بەرامبەر ئاینی ئیسلام. سەرپەرشتیارانی ناوەندە ئاینیەکان لە پێشانگای کتێب لە سلێمانی ڕابوونی ئیسلامی بە هۆکاری زیادبوونی کتێب و بەرهەمە ڕۆشنبیری ئیسلامیەکان دەزانن. ئاشکراشی دەکەن لە پێشانگاکانی کتێب تەنانەت لە وڵاتانی خۆراواش بەرهەمە ئیسلامیەکان پێشەنگن و زۆرترین فرۆشیان هەیە. بەنسبەت کتێبە ئاینیەکانەوە لەم هەموو پێشانگاکان ئەوە نزیکەی تقریباً 30 ساڵە کاتی ئەو ڕابوونە ئیسلامیە دەستی پێکردێ. خەڵکەکی زۆر ڕوو لە کتێبی ئیسلامی دەکات دەیەوێت لە ئیسلام تێبگا. ئەو ڕابوونە هۆی سەرەکیە بۆ سەربوونی کتابی ئاینی زیاد لە کتێبەکانی تر. بەگشتی طبعاً کتێبی ئاینی یان بڵێن ئیسلامی لە هەموو پێشانگایەک لە هەموو وڵاتەکان لە فرانکفورت بگرە تا سلێمانی دەوری باڵیان هەیە لە پێشانگایەک. هەر پێشانگایەک کتێبی ئاینی تێدا نەبی ینی دەوری زۆر نابێ ئەو پێشانگا. سلێمانیشە بە هەمە شێوە ڕۆڵی بە قووەت و بەهێزی هەیە. جگە لە پێشەنگی کتێب و ناوەندە ئاینی و ئیسلامیەکان لە پێشانگاکانی کتێب سەردانی کارانیش بەشێکی زۆری نووسەر و ڕۆشنبیر و خوێنەرانی ئاینی و ئیسلامیەکانن کە ڕۆڵێکی بەرچاویان لە سەردانی پێشانگاکە و زیندووکردنەوەی بازاڕی کتێب لە کوردستان هەیە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.